ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بانگەوازکردنی خەڵکی سەرتاسەر ئێران بە بەشداریکردن لە مانگرتنێکی گشتی بۆ پشتیوانی لە خەڵکی کوردستان. ئازادی خوازان، بەرابەری تەڵەبان، ژنان، لاوان و خەڵکی تێکۆشەری ئێران زیاتر لە 2 مانگە ئاخێزێکی دادپەروەرانەی پێشڕۆ، ئازادی خوازانە و ئینسانی لە ژێردروشمی سەرەکی ژن، ژیان، ئازادی و بڕوخی کۆماری ئیسلامی بە پانتایی کۆمەڵگەی ئێران لە ئارادایە. ئەم ئاخێزە ئێستا گەیوەتە ئاستی شۆڕشێک کە تا سەرکەوتنی کۆتایی نیازی ڕاوەستانی نییە. خەڵکی کوردستان پێشەنگی سەرەتای دەستپێکی شۆڕشەکە بوون، شۆڕشێکە دەبێ ئازادی، بەرابەری و شۆڕ و شەوقی ژیان بۆ خەڵکی دانیشتووی وڵات و سەرزەمینی ئێران ئیمکان پەزیر بکات. کوردستانی شۆڕشگر لەمڕۆدا کەوتووەتە ژێر وەحشیانەترین گوشارە سەرکوتگەرەکانەوە. هەموو ئامرازەکانی سەرکوت، تەنانەت گازی شیمیاییش لە دژی خەڵکێک کە بە دەستی بەتاڵ لە بەرامبەر کۆنەپەرستی حاکمدا سنگی کردووەتە قەڵغان بەکاردەهێنرێت. ئاماری قوربانیەکانی ئەم سەرکوتە وەحشیانەیە بەردەوام ڕوو لە بەرزبوونەوەیە. شەقامی زۆربەی شارەکانی کوردستان بوونەتە گۆڕەپانی شەڕێکی نابەرابەر لەلایەکەوە ڕژیمێکی سەرتاپە چەکدار و لەلایەکی دیکەوە خەڵکێکی گەر و پڕ لە هاوار و دەستبەتاڵ. لە ئەوە بارودۆخێکدا پێویستە کە خەڵکی تێکۆشەری سەرتاسەری ئێران بێن بەهانای خەڵکی کوردستانەوە. ئێمە لەم ڕێگایەوە داوا لە سەرجەم خەڵکی مافسەڵەب و ئازادی خوازی ئێران لە کرێکارانی نێو کارخانەکان و ناوەندەکانی خزمەتگوزاری، لە کارمەندانی ئێدارە دەوڵەتیەکان و کەرتی تایبەت، لە خوێندکاران و قوتابیان و کاسبکاران و بازاریەکان دەکەین ڕۆژی پێنجشەممە 3 مانگی سەرماوەز لە سەرتاسەری ئێران بۆ پشتیوانی لە خەڵکی کوردستان دەست بدەنە مانگرتنێکی گشتی لێبڕاوانە. ئەم مانگرتنە پەیامێکی قایم و بەهێز دەبێت بۆ کۆماری ئیسلامی تا هەز بەوە بکات کە خەڵکی کوردستان بە تەنیا نین و بە شێوەیەکی واقعی کوردستان چاو چرای خەڵکی ئێرانە. داوا لە ڕێکخراوەکان، ناوەندەکان و تێکۆشەرانی دەرەوەی وڵات دەکەین تا هەرچی لە توانایاندایە بیکەن بۆ بەسەرکەوتن گەیاندنی مانگرتنێکی گشتی سیاسی شکۆدار. داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەین کە لەم ڕۆژەدا بۆ هاوڕێتیکردن لەگەڵ خەڵکی ئێران کە بۆ پشتیوانی لەمان وەها حرەکەتێکیان دەستاوەتێ وەک هەمیشە لێبڕاوانە دەست بنە مانگرتنێکی گشتی و گشتگیر. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران 3 شەممە 1 مانگی سەرماوەزی 1401 22 نۆامبری 2022